بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم سلامی خۆی گەورەتان لێبێت. وا جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە ئەوەی ئازوو خۆشەویست گەیشتینەوە. ئومێدوارین ئەڵقەکانمان جێگەی ڕەزامەندی خۆی گەورە و سوودی بەڕێز و خۆشەویست بێت. ئازانم ئەو دیاردەی کە ئەم شەو و لەم ئەڵقەیە باسیەکەین بریتیە لە دیاردەیەکی ترسناک لە هەموو کۆمەڵگا شەرقیەکانە و بە تایبەتی لە کۆمەڵگای کوردەواری وڵاتی ئێمەیشە کە ئەویش دیاردەی نەخوێندنەوەیە. بۆچی ناخوێنین؟ بۆچی لە باتی ئەوەی کە کۆمەڵێشتی تر زۆر لە دەستمان نابینرێت کتێب نابینرێت؟ بۆچی تەشجیع و هەوڵ نییە بۆ ئەوەی کە ڕۆڵەکانمان مناڵەکانمان نەوەی داهاتوو ئیهتیمام و گرنگی زۆر بە خوێندنەوە بات؟ ئایا ئەم ئەڵقەیە گرنگە لای ئێوە؟ هیوادارم گرنگیم ئەڵقەیە ببێتە هۆی هاندانی ئێوەی بەڕێز و خۆشەویست لەوەی کە جارێکتر مراجعات بکەین بۆ خوێندنەوەی خۆمان و خوێندنەوەی مناڵەکانمان و گرنگی بدەینەوە بە خوێندنەوە. دیارە ئەڵقەیە ئەڵقەی تر لەگەڵ خۆیان هێنێت، بەڵام جارێ هەر ئەڵقەیە پێشکەشەکەین تاوەکو تەشجیع و هاندانێکی باش بێت و جاری تریش ئینشاءڵڵا بە کۆمەڵی ئەڵقەی تر لە شێوازی ترا دەربارەی خوێندنەوە قسە و باسی خۆمانمانە بێت. فەرموون ئەڵقەیەم جارەمان. ئاسانە ئەسپەکەت ببەی بۆ چەم و ڕووبارەکان، بەڵام ئەستەمە ئاو بخواتەوە ئەگەر خۆی نێوێت. هەتا زۆر نەخوێنینەوە، فکر و ئەندێشە و خەیاڵمان فراوان نابێت و بیرتیژیمان زیاد ناکات. وەرزشی مێشک خوێندنەوەیە، ئیتر لە سەطحی بوون و ساویلکەی دەرباز دەبین. خوێندنەوەیە پێتەڵێت مێشکت پڕە و کلیلی داهێنان لێرەیە و شارەزاییت بە ئاگابوون دەستپێرێت. خەیاڵی پێشکەوتوت پێدەبەخشێت. آخر خەیاڵ پەلکێشی ئیبداع و داهێنانەکات و لەسەر سفرەی واقعدایەنێت. خوێندنەوە یەکێکە لە چێژە زۆر چێژدارەکانی ژیان لە دەستی مەدەن. لێرەیە هەست بە تەنهایی ناکەیت. باشە چۆنە بێ ئومەتی ئیسلامی کە ئومەتی ئیقڕەئە لە سەدا چلی نەخوێنەوار بێت؟ لە یابان ئاهەنگی گیرا بۆ ئاخرین نەخوێندەوار کە ئیتر نەخوێندەواری کۆتایی هات. ڤەنگن مەشێنزی تایبەتیان هەیە بۆ کار ئاسانی خوێندنەوەی کتێب، وەک چۆن لای ئێمە بۆ ساردی هەمانە. باڵەخانە دەیان نهۆمیەکانی تایبەت بە کتێب لە یابان تەرخان کراوە بۆ هەموو جۆرە کتێب و بابەتێکی پێویست و فێرکاری. لە یابان زۆر گرنگیەدەن بە وێنەی جوڵاو فێرکردنی مناڵان لە ڕێگەی چیرۆک و بەسەرهات و ڕەنگەکان. کتێبە یابانیەکان بۆ ئێمەی ڕۆژهەڵاتی زۆر بەسوودن، بە تایبەتی لە بواری مناڵاندا. یابانیەکان بیرۆکە و فیکرەی زۆر جوانیان هەیە لە شێوەی سەدان کتێب و نامیلکە و گۆڤاری تایبەتە بۆ مامۆستا و فێرکاران کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ قوتابیەک کە وەڵام ناداتەوە. قوتابیەکان ئەگەر قوتابخانەکەیان پاک نەکردەوە چی دەکەیت؟ مناڵ پێشەوەی بچێتە قوتابخانە و سەرەتایی فێری چی ببێت؟ چۆن سەلام بکات و ڕێز لە گەورە بگرێت؟ ئەمانە بە ڕۆژگار ناسپێرن بێ پلان، نەخێر. ڕۆشنبیری و کولتور و زانستە و فێریە بن. چۆن ڕێز لە گەورە بگرن؟ بە چەندین کتێب فێریانەکەن. وەرن بە ئێمەش خوێندنەوە بکەینە نەریت، بیکەینە خەم و پلان و گرنگی پێدان. ئەم بەرنامەی شیرینچا هەوڵێکە قبوڵی بکەن، بخوێننەوە، زۆر زۆرێک دەبەنەوە. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق، خلق الإنسان من علق، اقرأ وربك الأكرم. خۆشەویستان، یەکەم ئاەتی قورئان کە دابەزی، یەکەم وشەی قورئان کە جوبرەئیل ئەیهێنێتە خوارەوە بۆ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم. ئەم سورەتە مبارەکەی و ئەم بەشەیە لە ئەم سورەتە مبارەکە کە ئیقڕە بخوێنە. ئێمە ئومەتی ئیقڕەئین. لە ئەشکەوتێکی وەکو ئام ئەشکەوتەیە یەکەم کۆپ لە ئاەتی قورئانی پیرۆز بۆ سەر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دابەزی. اقرأ باسم ربك الذي خلق، بنابي خواو بخونا، خلق الإنسان من علق، اقرأ وربك الأكرم. كخويندت كخوينتوا كخوينوا الزور بو خوار ريز اللينه. أزنم أم أمتي إسلام، نكهر أمتي إسلام، أم أمتي آخر زمانة، أم همو خلقه خواي گەورەوەی کلیلی دەرگای خوێندنەوە و حەزارەت و شارستانی لە ئەشکەوتێکی ئاوایە ناردبێتە خوارەوە کە فەرمێ دەسەڵاتی من ئەوەنە فراوانە لە ژێر ڕۆشنایی یەک وشەیە کە بریتێ لە ئیقرا. اقرأ باسم ربك الذي خلق. ئەم کەرەم و
ئەم ئیکرامە گەورەی لە مرۆڤایەتینە، ئەم هەموو پێشکەوتنە تەنها لە ژێر یەک وشەیە کە یەکەم وشەی دابەزینی قورئانی پیرۆزە. لەبەرەوە ئومەتی ئیقرا با بخوێنینەوە ئازانم، با بخوێنینەوە سەرنج بین، چەندێ دواکەوتوین. ڕێکخراوی ئایندەی لاوان هەڵەسێ بە ئەنجامدانی پرۆسێکی جوان، ینی شتێکی جوانەکەن کاویشەوەی لە هەندێک شوێنی گشتی لە هەندێک شوێنەکە ئەم کتێبانە بتوان بفرۆشن بیان بە خەڵکی کە بڵی نرخێکی هەرزانەوە 5,000 بۆ هەرسێ کتێبەکەیان فێربوونی زمانی عەرەبییان فێربوونی زمانی ئینگلیزییان پزیشکی خۆت بکە چارەسەرە. ئەمانە دیاردەی باشن لە وڵاتەکەی ئەمە بۆ ئەوی کە گرنگی بین بەم دیاردەیەوە بە خوێندنەوە و خوێندنەوە بگەڕێتەوە ناو خەڵکی وڵاتەکەمان. چۆن خوێنەوە بکرێ بە حەز و هیوایەت، گرنگی پێبەی مهم بێ بەلاتەوە، چی بکەین بۆەوە باشە؟ بە چ شێوەیەک نەوەکانمان لەگەڵ خوێندنەوە ئاشنا بکەین، چۆن خوێندنەوە خۆشەویست بکەین لە لای کوڕ و کچەکانمان کە زۆر مناڵە دەست پێ بکە و مەڵێ هێشتا کاتی نییە کە دەخەوێت کتێبێکی بۆ بخوێنەرەوە، با بتبینێ کتێبە بەدەستەوەیە، کتێبێک کە سەرنجڕاکێشە و چێژبەخشە لە ژووری کچەکەت یاخود کوڕەکەت بەجێ بهێڵە. ئۆڵمپیاتی خوێندنەوە زۆر کاریگەرە بکرێتە ڕۆشنبیری و بەرنامە و پرۆگرام لە وڵاتی ئێمەشە، لە پاشان دیاریان پێشکەش بکرێت، پاریان پێ بدەن، با خۆیان بچن کتێبێکی خەیاڵی زانستی، چیرۆک، ڕۆمان، یادەوەری، دینی بەویستی خۆی بکرێت، کتێبێکیان وەک فلم بۆ بگەڕنەوە. شیرینچا لە داهاتوودا پلانی جیاواز لەم فرامۆشکراوە گرنگەیە دەخاتە ڕوو ئینشاءڵڵا. لە ڕاستیە هۆکار زۆرە بۆ دوورکەوتنەوە لە کتێب، بەڵام ئەکرێ بەپێی تەمەن ئێمە ئەوە پۆلێن بکەین. تەمەنی گەورەکان ئەوانی کە باڵێن لە خوێندنی ئامادەی و بەرەو ژوورن، لەوانەیە زیاتر ئالوودەی تەکنۆلۆژیا بووێتن و یان مەشغەڵەتی ژیان وای لێکردوون کە دوورکەونەوە لە خوێندن، بەڵام ئەوانەی کە تەمەنیان بۆ نمونەوەکو ئەم خوێندکارانە تەمەنیان لە تەمەنێکی لە ئاسێکی مناڵیایە، ئەمە کرێت دایک و باوک لە لای خۆیەوە وای لێ بکات هانی با بۆ خوێندنەوە. ئەمەش تەنها بە قسەکردن نابێ، ینی تەنها بەوە نابێ، بۆ نمونە تۆ بێ دایک و باوکەکە باگراوندێکی سەقافی وای هەبێت کە لایانی کەم لە ماڵەوە خۆی مەکتەبەیەکی هەبێت وا لە مناڵەکەشی بکات کە بخوێنێتەوە و سوودەکانی ئەم کتێب خوێندنەوەی پێ بڵێ کە مەسەلەن چ کاریگەریەک دروستەکە لەسەر ئاسی وەشیاری ئەم مناڵەکە گەورە ئابێت. ماسە فەرمان تۆ ئێستا ماوەسای کوردیت، یعنی هاندانتان هەیە بۆ قوتابەکانتان کە مەکتەبەیەکی جوانتان هەیە لە قوتابخانەکەیە، هاندانتان هەیە بۆی کەەوە قوتابەکان کتێب بخوێنەوە؟ لە ڕاستیە ئێمە لەم 4 ساڵەی کۆتاییە بە تایبەتی ئەگەر ناتوانم بڵم ئێمە بەجددی کارمان لەسەرەوە کردووە نەخێر، بەڵام لە ساڵانی ڕابردووە بەڵێ. هۆنیا تۆ کتێب خوێنی تۆ کتێبی دەرەوەی قوتابخانەی خۆت؟ بەڵێ. چی خوێنی تۆ؟ سندرێلا یا چیرۆکێکیت. چەند کتێبە هەیە لە ماڵەوە کە؟ دوو کتێبە هەیە. بەڵێ. کتێب نایی بە هاوڕەکانە بیخوێنەوە؟ داوای نەکردو بیانەوە. ئەی لە مەکتەبەی کتێبخانەکەتان ئایسە لە مەکتەبەکەتانە لە قوتابخانەکەتانە کتێبخانەیەکی تایە، داوا ناکەن لە مامۆسەکان بچن کتێب وەرگرن بیخوێنەوە؟ نەخێر. لەمەولا ئەوەکەن ئێمە هاتانین کە بۆ جۆرە بکەن، باش نییە؟ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا دەستا خۆش. تۆ وەکو قوتابیە کەڵێنێکێکی لە قوتابە زیرەکانی قوتابخانەکە. بەڵێ. حەز لە خوێندنەوەی کتێب هەیە؟ بەڵێ بێگومان. حەزەکەی چی بخوێنیت و چیت خوێندۆتەوە؟ حەزەکەم زیاتر گۆڤارەکان بخوێنەوە. ئێستا لە ماڵەوە هەتە؟ بەڵێ. چیت هەیە؟ چەندین گۆڤارم هەیە. لەمە دووە هەوڵ بکە زیاتر بخوێنیتەوە. ئەم هاوینە هیچ پرۆژەیەکت هەیە ئەم هاوینە کتێب زیاتر؟ بەڵێ بەتمەم کتێبی زیاتر بخوێنمەوە. چیرۆک یان شتی مناڵان یا؟ بەڵێ زیاتر چیرۆکەکانیشە خوێنمەوە.
لە مانگی مەولودی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە سلەیمانی لە ساڵی 2000 بە مەبەستی مەولودنامەی پێغەمبەر ساڵم ڕۆشتین بۆ لای خزمانی بەلەکجار لە قەراغ بە مەبەستی خوێندنەوەی مەولودنامە لەگەڵ کۆمەڵی مامۆستای بەڕێزە لە پاش نیوەڕۆی هەمان ڕۆژ ڕۆشتین بۆ دەیەکی ئەم قەرەداغا بە ناوی عەلیاوە ئەوەی مەبەستی منە لەم سەفەرەیە هەستم کرد خەڵکی کوردستان زۆر تامەزرۆی ژیانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم بە تایبەتی لەو ناوچانەی کە دوای ئەنفال ئاوەدان کرانەوە زۆربەیان بێمەلا و مزگەوت بوون ئەوەی زۆر کاریگەر بوو لەسەر من و بڕیاری ئەم ڕۆمانەی پێدام دیارە نووسەر مەبەستی ڕۆمانی باوکی پێغەمبەران ئیبراهیمە نمەی نەبووەت وتەی پیاوێکی خەڵکی عەلیاوا بوو کە بەداخەوە زۆربەی پیاوەکانی ئەم دێ لە ئەنفالە تیا چوون کە وتی بەڕاستی لە پێش ئەنفالەوە هەتا ئەم شەو ئەمە یەکەم جارە وتار و باسی دین و ئیمان لەم دیا ئەکرێ 13 ساڵ و زیاتر لە دوای ئەنفال ئیسلامەتی سەرچاوەکانی وشک بکا لە دێهاتەکانی کوردستان زۆر لە ئەنفال ترسناکترا خۆشەویستانەمە پێشەکی ئەو کتێبەیە کە حەزم کرد وەکو خوێندنەوەیەکی سەریع بۆ هەندێک لە کتێبەکان بیکەین بۆی کە هەمومان دڵمان خۆش بێ بۆی کە جارێکتر بگەڕێنەوە بۆ ناو باوەشی میهرەبانی خۆشەویستی کتێبە جوانەکان و لە ناو کتێبەکان ئاشتە جوانەکان دەربێنین. وی سەرەتای خوێندنەوەم بە حکمی ئەوی باوکم کە پیاوێکی خوێنەوار بوو لە ماڵەوە مەکتەبەی هەبوو کتێبخانەی هەبوو بەردەوام ئەی خوێندنەوە سەرەتای خوێندنەوەم لە پۆلی 5 و 6 سەرەتایی لە کتێبەکانی باوکمەوە دەستم پێ کرد زۆربەی دیوانە شێعریەکانی هەبوو دیوانە شێعریەکانی فایق بێکەس و قانیع و حاجی قادری کۆیی و کتێبی ئاینی زۆر بوو وەکو تەفسیرەکانی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس سەرەتا بە خوێندنەوە ئەو کتێبانە دەستم پێ کرد و کاریگەری زۆریشان هەبوو لەسەر ژیانم یانی ئەتوانم بڵێم بە تەواوەتی ڕێڕەوی ژیانیان گۆڕیم هەر ئەو حەزە بوو دواتر وای لێکردم کە بەردەوام بم لەسەر خوێندنەوە. وعلم آدم الأسماء كلها حضرت آدم كاتك لا بهشت هات سرزوي زانستو زانياري نپچرا خوای گەورە محرومی نەکرد لەو علم و زانیاریکە لە بەهەشتا پێی بەخشی بەڵکو زانست و زانیاری لەگەڵا هاتە دنیا و بەردەوام بوو. کاتێک دێمە ناوبازا بەڕاستی ئەگەر کاتێکی فەراغ هەبێت هەوڵە دەم ئینشەڵڵا کاتەکان بقۆزمەوە کە ئیسفادەی لێ بکەم بە خوێندنەوە ئەم شوێنە شوێنێکی زۆر من و زۆر ئارام بۆ بابەتە. وڵای مامۆستای بەڕێزم دوو حاڵەت کە ئەبێ ئیشیان زۆر لەسەر بکرێت ئەویش ئەوەی یەکەم کە هۆشیارێکی باش بوو بدرێ بە تاکەکان کە ئەم هۆشیاریە زۆر کەمە و ئیش زۆر کەم ئیشی لەسەر کراوە بەڕاستی ئەگەر کرابێت لە ئەسڵ ئاسی تا کەسی و فەردی بۆ بەڕاستی کۆمەڵە کەسی کەم سوودمەند بوون لەم بابەتە و بە پلانیش نەکراوە بەڕاستی یعنی هەوکاری دۆمەوەیە کە ئیشی گەورەی بۆ ناکرێت یعنی پلانێک نییە بۆ ئەوەی کە وەکو میکانیزمێ بدرێت بۆ کەسانی کە ئەیانەیە وەکو سەرەتا دەستکەم بە خوێندنەوە کە بتوان سوود لەو پلانەوە ببینن بە نمونە گەرنمازاکەی بە نمونە کتێبێک هەیە قەیرانی کەم خوێندنەوە لە کوردستانە کە باسی ئەوەکە ینی بە ئەگەر تۆ بێت ڕشەوی تەنها 5 لاپەڕە بخوێنیتەوە سەرێکی لە مانگەکە یا چەند ناکات 150 لاپەڕەکە کتێبێکەکە. ئێمە هاتوونێتە ناوەندی ڕاگەاندنیارە کە مەکتەبێکی زۆر جوانیان هەیە زیاتر گرنگی بە کتێبە پەروەردەییەکان و هەروەها مەجای بواری مناڵان زۆر گرنگی پێدرێ لەم ناوەندە سربەخۆیە
کە بەڕاستی بەرهەمی زۆر جوانە خستۆتە ناو کتێبخانەی کوردی و حەزم کرد ئاماژە بۆ بکەم کە کتێبەکان زیاتر گرنگی زۆرە دەن بە لەم مەکتەبەیە بە ئەوەی کە کتێبەکان ملەوەنن واتە بەرگی کتێبەکان ناوڕۆکی کتێبەکان لاپەڕەکان تەلوینێکی زۆر جوان کە ئەمە زۆر گرنگی خۆی هەیە لە بڵاوکراوەیە کە ڕەواجێکی باشتر و زەوق و سەلیقەیەکی جوانتری تیا بەکارهێنرێ. خوێندکاری زانکۆی سلێمانی لە کۆلێژی بەژی پزیشکیم مەرحەلەیەکەم ساڵی یەکەمانە دەستەکەین بە خوێندن لەو کۆلێژە. ڕاستەکەی سەرەتا من نامێ خۆم دەرخەم وەکو کەسێک وەکو ئەوانەی کە زۆر ئەخوێنەوە، من تا ڕادەیەکی کەم ئەخوێنمەوە. ئیتر هۆکاری زۆریش هەیە بۆ ئەوەی کە کۆمەڵێک کەس هەبن واز لە خولای خوێندنەوە بهێنن، بەڵام ئەوش دیپەند دەکاتە سەر کەسەکە خۆی. بەڵام بۆ ئەوەی کە بکرێت بە خولیایەک لە ناو خەڵکە ئەوە ئەبێت لە سەرەتاوە لە قۆناغی سەرەتاییەوە خوێندکاران وا ڕابهێنرێن یان دایک و باوکان وا ڕابهێنرێن کە هیچ نەبێت کتێب خۆشەویست بکەن لەلای مناڵەکانیان. سەرێکە و هێناومە و نایگەڕمە دواوە بۆ بینی ئەم کتێبانە باشە، بۆ ناو کتێب و بۆ خوێندنەوە باشە، نەک بۆ عینادی وەکە لە ڕقی. خۆشەویستانی ئێمە لە مزگەوتی جافەران دانیشتوین. ئەو مزگەوتی کە مامۆسایەکی خۆشەویست و مەلایەک و زانایەکی دڵسۆز و دیندار و بەڕاستی یەکێک لەو مامۆسا دنیانەویستانەی کە لای هەموو کەسێک خۆشەویستە و هەموو لایە قەدر و ڕێزی مامۆسایەزان کەویش مامۆسا مەلاوەشیارە. لە مزگەوتەکەیەوە دانیشتوین و نوێژمان کرد و دوای نوێژەکە حەزم کرد ئەم بەسەر هاتە زۆر گرنگە کە دەربارەی خوێندنەوە دەربارەی ئەوەی کە ئەم مامۆسا خۆشەویستە شتێکی کردووە کە ئەگەر ئەمە گرنگی هەوڵ و ماندووبوون و علم و زانیاری و خوێندن نەبێت ئەم ئیهتیمام و خەمخۆریە دروست نابێت لە مامۆسایە. مامۆسا مەلاوەشیار جارێکیان دەچێت بۆ ئێران بە سەفەرێکە کەسێکی خزمێکی نزیکی بات لەوێەوە بچێ بۆ خارج، دیارە لە ئیشەکەی تەواو نابێت تا جومعی بەسەرایەت کە جومعی بەسەرایەت ڕۆژی جومعە شەوەکەی خەم و خەفەت دایەگرێ مامۆسا مەلاوەشیار لەبەرەوەی حەزەکە خۆی بگەڕێتەوە بۆ کوردستان و بێتەوە بۆ سلێمانی و بێتەوە بۆ جافەران تا خۆی خۆتبەکە بخوێنێتەوە و جومعەکە بۆ خەڵکی جافەران بکات کە هەمووی خزم و کەسوکاری خۆیەتی. بەڵام چۆنیش بگاتەوە ئێرە دیارە یەکسەرەکەوێتە ڕێ، شەوەکەیەکەوێتە ڕێ بۆ بەیانیەکەی ئەگاتە پێنجۆن و بەیانەکەی سەعە 11 گاتە سلێمانی کە ئەگاتە سلێمانی ناچێتە ماڵی خۆی، هەواڵیش بە کەس نایە، یەکسەر بەرەو جافەرانە کەوێتە ڕێ کە سایقێکی خەڵکیێری پێگات و ئیهێنێت کە ئیهێنێت لێرە فرێ خوتبەکەوێت، دوای جومعە ئەگەڕێتەوە سلێمانی ناچێتەوە ماڵی خۆی، بە کەسیش ناڵێ ئەچێتەوە ئێران بۆ ئیشەکەی خۆی و ئیشەکەی ئەو کەسی کە لەگەڵ یا هاتووە یاخود ئیشەکەی بۆ ڕایەکات. دیارە مامۆسا هیچ هەواڵێکی نەیەوە بە هیچ کەسێکی نزیکی خۆی کە لێرە جومعی کردو گەڕاوەتەوە بۆ ئێران یا گەڕاوەتەوە بۆ تاران. کاتێکە برایەکی مامۆسا مەلاوەشیار لە سلێمانی پیاوێکی خەڵکی ئەم دی پێگات ئەڵێ بەڕاستی مامۆسا مەلاوەشیار ئەمڕۆ و تارێکی زۆر کاریگەری بۆیان، ئەڵێ مامۆسا مەلاوەشیار کەی لێرێ کاکەەوە برای منە و لە کەی لێرێ بە ئیشێکی خۆمان کە کەسێکمانی لەگەڵ کەسێکمانە ڕۆشتۆ کە لێەوە چێ بۆ خارج، ئەڵێ بەرەوەڵڵە ئەمڕۆ لە مزگەوتی جافەران خۆی جومعی بۆ کردین لە مزگەوتە. براکەیشی زۆر پێی سەیرە بێت تەلەفۆنەکە بۆ ماڵەوەیان ئەویشەڵێ ئاگام لێ نییە، خێزانی مامۆساڵێ ئاگام لێ نییە و دوای ئەوە لە کەسی تری ئەم دێژە پرسی ئەڵێن مامۆسا مەلاوەشیار جومعی بۆ کردین، دوای تەلەفۆنەکات یاخود مامۆسا کە ئەگەڕێتەوە ئەڵێ مەلاوەشیار تۆ چۆن لە تاران نەبووی؟ ئەڵێ وەڵاهی لەبەر خوتبەکە لەبەر جومعەکە لەبەرەوەی جومعەکەم نەفەوتێت و لەبەرەوەی خەڵک چاوەڕوانی منەکەن هاتمەوە بۆ جافەران و خوتبەکەم خوێندەوە هەر ئەو ڕۆژ گەڕامەوە بۆ ئێران و گەڕامەوە بۆ تاران. خۆشەویستان ئەم دڵسۆزی و ئەم لێبڕانە بە عیلم و زانیاریە کە پڕ بێ لە دڵسۆزی پڕ بێ لە ئیخلاص، ئیهتیمامی ئەوە بزانێت کە خوتبە بۆ کێ خوێنێتەوە، ئیهتیمامی ئەو بزانێت کە ئەم کەلیمانە پێویستە بەڕاستی بە ئاوی دڵسۆزی و ئیخلاص ئاو بدرێت اینجا کاریگەری بەجێ هێڵێ. لەبەرەوە مامۆسا
بەڕاستی ئەمە نەتیجەی خوێندنە، نەتیجەی خوێندنەوەی زۆرە و نەتیجەی دڵسۆزی زۆرە کە ئینسان بەو جۆرە لێکە. رسول من الله يتلو صحفا مطهرة پێغەمبەرێکی وایە کە نامە پاک و بێگردەکانی خۆی گەورەیان بەسەرا خوێنێتەوە. جاوکو لە قسەیەکی خۆش بۆتان بجێڕەوە دایکم بە ڕەحمەت بێ کە ئەم کتێبانم دەکڕی تۆزێ بەلایەوە حەجی تۆ ئەم هەموو کتێب بۆ چێم و دایگیان ئاخر ئەوە قورئانەوە حەجی ڕۆڵە دوانیان بێڵەوە ئەو دوای بیفرۆشە بۆ چی تام هەموو کتێبە جێ نابێتەوە لەو شوێنەکە جێنێت دایگیان هەر یەکە و باسی شتێکەکە وتی ئەی نەبیستۆ ڕۆڵە پیرێژنەکەوتی بە ئیمامی غەزالی و تۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمی ئەم بارە چییە پێوتی ئەوە کتێبە کتێب تیاتی کتێبی چی وتی ئەمە هەمووی بەڵگەن لەسەر بوونی خوا پیرەژن دەستی کرد بە قاقای پێکەوتی بۆچی پێکەنی تۆڵا بەعقلی تۆتی چۆن باقی من پێکتی ئەی تۆ ئەم کەون و کائیناتە بەڵگەن نییە لەسەر بوونی خوا بەبارێک کتێب بڕواکەی ئەم کەونە منەظەمە ئەم کەونە بەڵگەی لەسەر بوونی خوا پێویست ناکات بە دوای ئەو کتێبانەکەی ئەم کەونە خۆی هاوارەکە کە خۆیاکێ خالەکەی جاوتی ئەم کتێبانەی تۆ کۆکردۆ ڕۆڵە هەمووی دوو قسەی تایە کۆرەدایە چۆن دوو قسەی تیا ئەوەیەکە تەفسیرە و یەکێ حەدیثە و یەکێ شەرع و یەکێ ژیانی سەحابە وتی ڕۆڵە گیانێژێت چاکە و خراپ مەکە ئەمەی کابرای گەلبیانی وای وتووە ئەو دوو کتێبە بریتێ لەم دوو کەلیمە ئەجا قورئانیش پشڕاستی ئەم قسەی عەشایری خۆمان دەکاتەوە ئین الأبرار لەفی النەعیم وإن الفجار لفي جحيم چاکە کار و چاکە خواز ئینشەڵڵا بۆ بەهەشت خراپە کار و خراپە خوازیش بۆ جەهەنەم ئیتر ئەمە بەڕاستی نیعمەتێکی گەورەیە جا بۆیە خوێندنەوە نیعمەتێکی چاکە ئینسان دەرس وەرەگرێ. با نووسەکانی ناو ژیان نەبین بخوێنینەوە. لە ساڵەکانی هەفتایە برایکی بەڕێزی وەکو بەڕێزتان مامۆستا بووە لە گوندەی ئێمە وتی خوێنکارێک باش نەی دەخوێن منیش کە هەڵم سەنگان وت باوکی بان کرد برا بەڕێزەکە ئەم کوڕە ناخوێنێ وەکو ناخوێنێ لەوانەیە بیخیتە بەر کارێک باشتر بێ چکە ئەمە لەوانەیە قابلی نەبێ بۆ خوێندن و توانای نەبێ بەڵام میهنەیەک فێر بێ باشترە وتی فلان کەسی ئەفەنی جا ئەوسا بە مامۆستاوشە ئەفەنی وتی فلان کەسی ئەفەنی لە یەک نازانێ بیخەدوو قوربان لە یەکیش نازانێت چۆن بیخەوتی دوو نازانێ بیخەسێتی ئاوا بەو شێوازە بەڵام ئێستا حکوومەتی ئێرەم تازە بیلەوە کاتەوە لە یەک نازانێت لە بیخەدوو لە دوو نازانێ بیخەسێ خوێندنەوە خەیاڵ و داهێنان و ئیبداع فراوان ئەکات. ئەزای بە بڕای من کێشەی ئەساسی کەمی خوێنەرە گەڕێتەوە بۆ کێشەی کەمی کتێب ئێمە کەمی کتێبخانەمان هەیە کتێبخانەکانمان فەقیرە کتێبخانەی کوردی کتێبخانەیەکی فەقیرە هەموو شاری سلێمانی بەو گەورەی خۆ یەک کتێبخانەی گشتی هەیە قوتابخانەکانمان کتێبخانەیتیانە ژمارەی ئەو هینانەی وەریەجێڕینە و کتێبانەی وەریەجێڕین بێئەندازە کەمە لە چاو ئەو دەوڵەتانەی کە بە ئەو نەتەوانەی تر کە تەماشایەکەین حرەکەی وەرجێڕان زۆر لاوازە و ئەگەر هەش بێ لەو بەو لاوازی خۆی بەشێکی خراپە تەرجەمە باشە بینی مامۆستا حرەکەی تەرجەمە مهمترین حرەکەیە گەردەسی پێ بکەین بەس بەڕاستی دەستمان پێ نەکردووە یعنی ئەمەی کە ڕوو ئەدات هێش هیچینە لە چاو تینوێتی خوێندەرە خوێندەری ئێمە ئێستا بۆی بێ لە بوارێک لە بوارەکان شارەزا بێ ممکن نییە سەرچاوی دەستکەوێت لە دەروون ناسی بیگرە لە کۆمەڵ ناسی بیگرە لە جوغرافیا بیگرە لە فیزیایە بیگرە مەکتەبەی ئێمە مەکتەبەیەکی فەقیرە مەکتەبەی فەقیر هەمیشە خوێندەری فەقیر دروستەکە بەشێک لەوە ئەگەڕێتەوە بۆ بەشێکی لاقی بە تەکنۆلۆژیاشەوە هەیە تەکنۆلۆژیا ئێستا نێت جێگەی خەریکە کتێبەگرێتەوە خەڵکێکی زۆر لەسەر نێت شی سەریع و خێرا خوێنێتەوە بەڵام بە بڕای من ڕێک و ڕیشەی ئەساسی نەبوونی کتێبخانەیە نەبوون ئیهتیمامەنانە بە کتێبخانە بە تایبەتی لە مەکتەبەکانە پێویستمان بەوەیە وەزارەتی پەروەردە زۆر گرنگی بەم خاڵە بات کتێبخانەی مەکتەبەکان دەوڵەمەند بکە و تەلەبە لە مناڵیەوە فێری خوێندنەوە بکرێت ئەویش بە دەوڵەمەندکردنی کتێبخانەکانەکرێت. وەڵا خوێندنەوەی کتێب بەڕاستی لاواز بووە بەڵام تۆ پرسیارەکەت لەوەیە کە خوێندنەوەی کتێب لاواز بووە ئایا بەعامە یاخود باڵێن لە لای نوخبەیەکە ئەتوانم بڵێن وەکو قسەیەک هەیە لێ نرخی زێر لای زێڕەنگەرە نرخی کتێبیش لای خوێنەرەکانە بەجددی بەڵام ئایا قسەکەی ئێمە ئەوەیە بۆچی خوێنەری حەقیقیمان نەماوە
کۆمەڵی هۆکار هەیە ڕاستەکەی کۆمەڵی هۆکاری دیارمان هەیە کە بوونەتەوەی خوێندنەوە کەمی کردووە ئەویش ئەوەیە یەکەمی ئەتوانم بڵێم پێشکەوتنی تەکنۆلۆژیایە چونکە ڕاستەکەی ئێستا ئەتوانم بڵێم بە کلیکێک لێرە بە ئۆنلاین بەدەیان و بە هەزاران کتێب دەسەکەوێت بۆیە ئەتوانم بڵێم کتێبێک کڕینی کتێبێک و خوێندنەوەی کتێبێک ئەمە تۆزێک ئەرکی منی قورسترە کات وەک لەوەی کە لێرە بخوێنمەوە ئەتوانم بڵێم من خۆم خوێنەرێکی باش بووم بەڵام ئێستا نا ئەوەش وەڵام هەیە بۆ ئەوەی کە بۆ ئێستانە ئەویش یەکەمیان ئەمە هۆکارێکە دووەمیان ئەتوانم بڵێم اقتصادی لایانی مادیەن ئەمەش هۆکارێکی درێکە بۆچی کتێب ئێستا خوێندنەوەی کەم بووە بە حکمیەوەی وەکو دیسانەوە دێمەوە سەر تەکنۆلۆژیاکە من ئەگەر بچم کتێبێک بکڕم نرخی کتێبەکە بۆ نمونە 10,000 دینار بێ بە ئینتەرنێتێک لە ماڵەوە ئەتوانم بڵێم بە 15,000ەوە یەکمان کتێبە خوێنمەوە و بێبەرامبەرە ئەمە هۆکارێک دیکەیان هۆکارێکی دیکەش توانم بڵێم دیسانەوە پەیوەندە بە لانی سیاسی و لانی کۆمەڵایەتی کوردستانەوە کە لە ئێستا توانم بڵێم شتێک ڕوویداوە کە ینی ناتوانانی چێژێک وەربگری لە خوێندنەوە بەڕاستی چەندین بابەت هەیە لە خوێندنەوە کە تۆی خوێنیتەوە ئەگەر فەلسەفیە ئەگەر پێدانی دەرونی وا بڵێن لایانی مرۆڤایەتی یاخود هەر بابەتێکی دیکە کۆمەڵایەتی ڕۆمانە شعرە ئەدەباچێ تۆکەی خوێنیتەوە نوتعێکی لێ نابینی بە حکمیەوەی لە ژیانی ڕۆژانەی خۆتا کاردانەوەیکی تیان نابینی یعنی کۆمەڵە کتێب هەیە لە پەرەپێدانی با بڵێن دەرونی و لایانی مرۆڤی ئەمانە ئەی خوێنیتەوە تۆ خولیا و ئاواتێکت بۆ دروستەوە بتوانین ڕۆژانە لە ژیانی ڕۆژانی خۆتە ئەمە بێنیتە دی یاخود لە چەند ساڵی ئایندای بتوانین بەس هیچ شتێکت بەدی نایە بۆیە ئەتوانم بڵێم ئەمەش تۆزێک بێئومێدمانەکە لە خوێندنەوە بۆ ئەوەی کتێبێک هەڵبژێریت پێویستە پرسیار لە شارەزا و ئەهلی اختصاصی بکەیت و پێڕستی کتێب بخوێنیتەوە و پێشەکی فرامۆش نەکەیت و شێوازی نووسینی نووسەرەکەیە خودوەرگێڕەکە ڕەنگە لەگەڵ تۆیان نەگونجێت ئاگداری بیت ئەمانە کار ئاسانیت بۆکەن هەتا هەڵبژاردنێ بۆ کتێبێ پڕبایەخ و بەسوود بێت بێگومان ئەوش دوو جۆری هەیە ئێمە کەسێکمان هەیە کە بە ئۆنلاین نەخوێنێتەوە بەرنامەی هەیە بۆ خوێندنەوە ئەو کتێبی کە داونلۆدی کرۆ تاکو تەواوی نەکاواز لەو کتێبە ناهێنێ داجار کە ئۆنلاینە کە ئەو ئەتوانێت لە ماڵەوە بخوێنێتەوە توانێت لە مۆبایلەکەی لەسەر ئیش بخوێنێتەوە لە 5 دقیقەی فەراغی خۆیان بخوێنێتەوە و ڕەنگە بڵێ ئەتوانێت کتێبەکە هەڵگرێت لەگەڵ خۆیان ئەمە بکات بەڵام ڕەنگە زیاتر چێژ لە ئۆنلاینەکە وەربگرێت ئەمە بە پێی کەسەکان فەرقی هەیە بەڵام بەنسبەت منەوە کە ئێستا وازم لە خوێندنەوەی کتێب هێناوە تا ڕادەیەک من کتێبی شعرم زۆر خوێندوتەوە ڕۆمانم زۆر خوێندوتەوە و لەگەڵەوەشدا حەزم بە خوێندنەوەی بابەتی دەرونی هەیە بەڵام لە ئێستا هەمویانم کەم کردوتەوە یان نایخوێنمەوە یا زۆر کەمی خوێنمەوە وامان لێ هاتووە حەزمان بە خوێندنەوەی شتی دوور و درێژ نییە بەڕاستی یان ئێستا لە ئۆنلاینەکەی خوێنەوە گەر بچێتە 2 پیج بۆ نمونە ڕەنگە تااقەتی خوێندنەوەیمان نەبێت ئەمەش هۆکارێکی ترە کاتمان کەم بۆتەوە بەڕاستی هەمومان کاتمان کەم بۆتەوە هەر ڕاکەین لەم لا بۆ لا فریا ناکەوین ئەگەرچی ڕەنگە زۆر بەمان بەتاڵیش بین بەڵام فریایەوە ناکەم بۆ نمونە ئێستا من ئەمڕۆ لەگەڵ ئەم برادرانە هاتوینە دەرەوە چەند سەعاتێک یاریمان کردووە هاتوین لێرە دانیشتوین ڕەنگە کەمێک درەنگیش لە خەوەستاوم ئەم شەویش بۆ نمونە کاتم هەیە لەگەڵ چەند برادێکی دیکە بۆ یاریکردن بەڵام کاتەکەم نەداوە بە کتێب ئەوش هۆکارەکان کە لە پێشترا باسم کە ڕەنگە سەبەبەکەی ئەوە بووێ وەرن با خوێندنەوە بکەین بە دیاردە لە وڵاتەکەمانە ئیتر چارەسەرەکان خۆیان ئاسانە بن هۆکارەکان بێگومان دیارە ینی تۆ مەسلە بەس لەوانە کتێب خوێندنەوە نەبێت لایەنە کۆمەڵایەتەکانیش کەس بووە ئەو سا جەژنە پیرۆزە من باوکم بیرمیە 200 ماڵیەکە لەماوەیە و 3-4 ڕۆژە ئیسە تۆ مەسچەکە نێری جەژنە پیرۆز بێت و تاوامە لەوەش لە ڕنگدانەوەی هەیە بۆ هەموو کایەکانی تر یەکێک لەوانش کتێب خوێندنەوەیە زایدانەوەی کە تۆ ئیسە کتێب لە ئۆنلاینە هەیە ینی تۆ توانی بەکاری بێنی توانێت لەوانەیە ئەمە سایتمان نەبووی بەداخەوە ماڵپەڕەکانمان ئیدامەی پێنەدراوە یەکێک لە سایتەکان سایتی چراکان بوو کە سایتێکی زۆر باش بوو چەندەها کتێبی تیا بوو چەندەها لێکۆڵینەوەی تیا بوو دوجار ئێمە ئەگەر بچووکی نەکەینەوە لە ڕۆمان و لە شعرە کە زۆرینەی خوێنەرەوانەیە لەوانەیە لە زۆر شتا ئێمە مەصدەرمان نەبێ هەنی بۆ نمونە یەکێک لەو شتانە کام لێ ڕخنەگرێ بۆ نمونە لەسەر ئەو شانۆیانی کە لەم شارەیەکرێ کام ڕخنەگرێ کتێبێکی لەسەر دروستەکە لەوانەیە ئەگەر بۆ نمونە من لە بواری سینەمایە چ کتێبێک و چ سینناریۆیەک لە کتێبێکە بێت و تۆ بتوانی بیکەی بەس فیلمێ نییە یا چه ڕخنەگرتنەیەکە لە یەکێ لە فیلمە کوردیەکان کتێبێتە کتێبێک و باز لێکرا هەیە بە ناڵم هەم قەتقەیەن نییە بەڵام ئەوە نییە کە تۆ بڵێ جێ دڵخۆشکردن بێ ئەمە کە تۆ نەبێت تۆ چی ئەخوێنیتەوە مەجبوریە زای دەنەوەیە کە
تۆ لە مەجموعەیە نووسەری گەورەی دیاری ئەزیز دەرچێت مەجبورن وەرگێڕەکان نووسینی کەسەکانی کە ئەهێنن دوجار ئەوە بتێ و نەتەوە ئەو دقا ئەگەر بە زمانێکی خۆی بخوێنی تۆ چێژێکی زۆر تایبەتمەندترە بێت و زۆر باشترە بێ وەگلەوەی کە تۆ بۆ بڵاوکردنەوە بیکە من قەناعەتم وایە لەوانەیە خەڵکێکی زۆریشە بێ ئەگەر خوێنەر بێت و ئیدامە بە خوێندنەکەی یا بێ مەجبور بۆ فترێکی زەمەنی بۆ سەبچە فێری زمانی کە بێ بۆی بتوانێت لەسەر ئەو زمانە بخوێنێت من بۆ خۆم من عەربی نازانم بەڵام باوکم بیرمی هەر کتێبی عەربیە خوێنەوە چکە زمانە ئەسڵەکە ئەوەیە مەسادرێکی گەورەتری هەیە فارسی ئەزانێ ئەمە لەوەرە خۆمان مەزدەرێکی ینی هەژارین ینی ناتوانین کتێبەکانمان ئەو کتێبە نییە کە تۆ بتوانی ئەگەر لەسەر شتێکە زانیاری تەواتی وەرگی لە کتێبی کوردیا بیکەی ئەو کەسانەی کە زۆرە خوێندنەوە هەڵس و کەوتیان ئاکاریان جێی سەرنجە خوێندنەوە بۆچی لاوازە بێت لەبەرەوەی بە سیستەم نەکراوە بە سیستەم نەکردن ینی من مەسەلەی زۆر لەوە گەورەترە کاوا بە چەندێ ڕێک کۆتایی پێبینی بۆ نمونە باش شتێک من عەرزی بە ڕێزی بکەم لە وڵاتانی پێشکەوتووە ینی من شتە بۆتە جێی سەرنجی من بەعرزەکەم بۆ نمونە سیرەکەی پیاوێکی پیرە بینی بە تەمەنی 70 ساڵە لە ئەوروپایە ڕۆژنامەیەکی بەدەستەوەی ڕۆژنامە خوێنێتەوە باشەمە ینی ناتوانێت بچێت لە تیڤیەکە سیر بکات لە شتێک بزانێ هەواڵەکان چین بۆ چیەتی بۆ ینی پرسیارێک هەیە ینی تەسەورکە هیچ کەسێک لەوانێت تا ئێستا نەگەی لە کوردستان نەگەیشت بێ بۆ قەناعەتی کە تۆ کتێبێک خوێنیتەوە مەرج نییە کتێبە خوێنیتەوە فێری زانیاری بی لە 150 تەمارینی مێشکە چون تۆ تەمارینی جسم ناکەی قەڵەوە بیت تەمارینی مێشکیش نەکەی مێشکە ناکرێتەوە دووەم کەسێک کە با بڵێن عەقڵی زەعیفە باشە پێوترێ ناتەواوە با بڵێن بەڵام بیرمان لەوە نەکردێتەوە ئەگەر عەقلیشی زیاتر بێ لە خەڵکی عام هەر ناتەواوە ئەو کەسانی کە کتێبیان خوێنەوە سەیرەکەی ئەنجامەکەی ئەوەیە هیچی بەدەست نێنا نەگەشت بە هیچ بەڵام ئەو گەشتۆ بە یەقینێکی گەورەتر یەقینەکە ئەوەیە بەڕاستی تۆگە لە ڕووی دینەوە لێکی بیتەوە هەر لە ڕووی کتێبەوە مێشکێکرێتەوە ئەو کەسێگا بە شتێک قەناعەتی گیلا دروستە بێ ئەم ژیانە وا نییە بەم شێوەیە نیوە نییە کۆمەڵە زانیاری زیاتری لایە چونکە زۆر جاریانی نەزانی باشترە هەنێ نەزانی نەک نەزانیکی ئام ئەو کەسە سێرەکەی وەکو فاشی لێک دەرەکەوێت لە بەرچاوی تۆ باشە بەڵام خۆی مەسەلا ئەسڵێکە ئەوەیە کە خوێندنەوە کرێ بە سیستەم کرێ بە کللتور لە خەڵک تێبگەێنرێەوە ینی وەرە تۆ پێویستە تەمارین بە مێشکی بکەیت تەمارین بە مێشکی بکەیت ینی وەرچی پێ بکەیت ڕۆژانە ئەمە بەشێکی دوای بەشی دووەمی تۆ با زانیاریت لابێ یانی ئێستا بۆ نمونە ئەم پرسیارە لە هەرمومان بکە باشە من جارێک گەنجم مناڵم نییە باشە بەڵام ئەم پرسیارە بکە ئێمە چەندێک خوێنمان ئیسفادەی چی بوو ئەم پرسیارە زۆرە گرێت باشە خۆدا نەمەزرایی نەبووی بە هیچ خۆ پارەی دەست نەکەوت بەس خۆی لە ئەسڵا خوێندن بۆ پارەیە بۆ پارە نییە ینی سەیری کە خزمێکت بکە کەسێک بکە کە نەی خوێندووە سەیرەکەی لە ڕووی عایلەیەوە کۆمەڵە فەشالەتی تایە ئەسڵەن تۆ هەر تێناگەلەوەی بێت تۆ بڵێم شتە فەشالەتە تێناگەلەوە تۆ تێگەیشتووی لەوە ئێمە خوێندنم سوودەی پێگەانی خوێندنەوەش هەر بەشێکەوە ینی بەڕای منەوەیە بە سیستەم نەکراوە و دەسەڵاتێک هەیە و خوێندنەوەش هەیە بەشی خۆی بەڵام ئەیانەوەی ئەو شتانە بخوێنینەوە کە ئەوان مەبەستیانە خوێندنەوە حکمەتی عاقڵمەندان و زیرەکی و زانایی زانایان و ئەزمونێکی دوور و درێژی پیرانت پێبەخشێت. کە خوێندنەوە زۆر بوو دەزانی چۆن مامەلە لەگەڵ جیهانی دەوروبەرا بکەیت نەزانی و دووبەرەکی لێرەوە بنەبڕاکرێت دڵنیا ئەبی لە خۆت هاوسەنگیت پێبەخشێت متنبی شاعر ئەڵێت ئەعەز مەکان فی دونا سەرج سابح وخەیر جەلیس فی الزەمان کتاب سەرج ئەو زینەیە دەخرێتە سەر پشتی ئاسب سابح ئەو ئەسپێ وەک با تیژڕەوە و بە هەوادا دەڕوات باشترین شوێن کە لێی دابنیشی ئەسپێکی وایە کە لە ڕێی خوایە تیژڕەوی ئاسمان بڕبێت و تێکۆشەر بێت باشترین هاوڕێش لە هەموو زەمانێکە کتێبە موشی دەیان وەزیری پێشووی بەرگری ئیسرائیلی پلانی جەنگی ئیسرائیلی ئاشکرا کرد پێش جەنگ بیرمەند و مفەکرە استراتیژیەکان سەریان سوڕما چۆن پلانەکەت ئاشکراکەیت موشی دەیان وتی العرب لا يقرؤون عرب ناخوێننەوە جۆرج مارتنی نووسەر ئەڵێت خوێنەر 1000 جۆر ژیانە بینێ پێشەوەی بمرێت لە ڕۆژاوا بیرۆکەیەکی زۆر جوانیان پیادەکرد بە ناوی کتێبێک لە قاوەخانەیە بەجێبهێڵا 200 ملیۆن کەس بەشداری کرد و 700 ملیۆن کتێب بەخشرا
ڕێژەی کەمترینی ڕۆشنبیری کەسێک ئەوەیە لە مانگێکە 2 کتێب بخوێنێتەوە کە یەکێکیان لە تەخەسوسی خۆیان و یەکێکیان جیاواز. کتێب بە 50 لاپەڕە زیاتر ئەوترێت و کەمتر لەوە نامیلکەیە. دەبێت پلانی 4 ساڵیت هەبێ بۆ خوێندنەوە و جۆرەکانی. بەڕێژەیی وەری بگرین. هەموو ئەمریکیەکی نێوەند لە خوێندنەوەیە بەرامبەرە بە 220 کەسی عەرەب. پێویستە هونەری جیاواز و شێوازگۆڕین هەبێ بۆ خوێندنەوە. ڕۆژاواییەکان بۆ مناڵان جۆرەها شێوازی سەرنجڕاکێش و هاندان پیاداکەن لە پەروەردە و فێرکردنی مناڵاندا. ئەو مۆرانە و کرمەی کتێبە خوات و لە ناویە بە لە هۆڵێکی گەورەیە کردیانە وێنەیەکی زۆر گەورە کە هەر چوار لای هۆڵەکەی گرتەوە و قوتابخانەیەکی گەورەی مناڵان بۆ قەڵاچۆکردنی کرمی خۆرەی کتێب کرایە بەرنامە. ئەم کرمە کرایە 1700 خانەی گەورە و هەچ قوتابیەک بەشدار دەبوو بە ناونووسینی خۆی لە خانەیەک لەگەڵ ئەو کتێبەی کە تیا ئەخوێنرێتەوە دەنووسرا ناوی. هەتا ئەوە بوو 1700 قوتابی بەشدار بوون لە پڕکردنەوەی خانەکان و خوێندنەوەی 1700 کتێب لە ماوەیەکی زۆر کورتە. اینجا ئاهەنگی تایبەتی سەرکەوتن بۆ ئەم قوتابیانە گێڕا. یەکەم هۆکار سۆشال میدیایە کە بەڕێژەیەکی بەرچاو کە خەڵک ینی سەری تێ کردووە ئەمەشە بێتە هۆی ینی چۆنەڵی کەمی نەخوێندنەوە ینی هۆکارەکانی کەمی ئیجتیماعی لە ناو خەڵکە ینی دوورکەوتنەوە لە ناو کۆمەڵگا. الزلمة أمتي إقرأين اقرأ باسم ربك الذي خلق أو سورة مباركيك كوبلي سرتاكاني أم سورة الله أشكوتكي أبم جوريا هاتخواروا العمقي هموشيك قرآن وكوتشون اقرأ وشيك لو شكاني قرآن يكم وشيك دابزيو أبم جور لي تيجيشتوين يا بم جور بدوايا روين چون كشارسانتيكي جورة حضارتيكي جورة حتى بشريت بمنه لەژێر ئەم وشە مبارەکەی قورئانە جێبێتەوە کەواتە ئاەتەکانی قورئان و وشەکانی قورئان ماناگەلێکی هەتا ڕۆژی قیامەت دەدەن بەدەستەوە بە بێەوەی کەم بکەن چونکە کەوسەرێکە هەرگیز کۆتایی نایەت. من ناوم محەممەد شیوان جەلالە من لە قوتابخانەی یونایتد ساڵس کۆلێژ خوێنم لە پۆلی پێنجەمم. من ئێستا تقریبان 4 زمانە فێربووم تورکی ئینگلیزی و عەربی کوردی. دەداقەی یەکەم بۆ خوێندنەوە دایانێن هەموو مەکتەبەکە جار تری مەسەلەن یەکشەمانیش پرۆڤەمان پێکەن دایک و باوکمان بانەکەن 20 دقە لەبەر ئانوژاتون بۆیە بۆمانەکەم بە 20 دقە خوێندنەوە. ئیتر بۆ ئەوەی تریش یەکەم جار لەبەرەوەی ئەتڵی نوێ ساڵ دەستی پێکرد بوو بۆ کاتەکانمان بە فیڕۆ نەیەین وتیان پێشبڕکەیەکی چیرە خوێندنەوەیە. میش بەشداریم تا کرد بووم بە دووەمیش ئەوەش هەدەی مەکتەبەکەم. چ کتێبێک یان چەند کتێب لە ژیان تا کاریگەر بووە؟ وەڵی خۆی هەر کتێبێک کە ئەیخوێنیتەوە بەبێ ئەوەی هەست ینی لەو کاتەیە هەستی پێ بکەی وردە سیرێکی کاریگەری لەسەر ژیان هەیە باگراوندێک لەسەر معریفەی خۆت دروست ئەبێ لە ژیانی ڕۆژانە تا ئەوەی کە پەیڕەوی ئەەکەی سیرەکەی ئەو کتێبانەی کە خوێنوتەوە. زۆر کتێب کە ینی کاریگەری هەبووە لەسەر ژیانم بەڕاستی ینی ئێستا ناتوانم بڵێم ئەویان بەڵام خۆشترین کتێب کە خوێنە بێتمەوە کتێبەکەی دکتۆر مستەفا زەڵمیە کە دوا کتێبیشمە و دووەم جاریشمە بیخوێنمەوە کاروانی ژیانم بەڵێ. خوێندنەوە پردی ئاسانکاریە بۆ ژیانێکی باشتر. اختصاصی خۆت کێشەکە لەوایە لە وڵاتی ئێمە اختصاصی خۆت وونە بێ باشە وونە بێ بۆ یعنی ئێستا من عەرزم کردی من با بڵێن لە مەجالی اقتصادا ئیشە با بڵێن ئیشەکەی خۆمان لە مەجالی اختصاسەکەی خۆمایە باشە بەڵام ینی دووبارە چینەوە سەرەوە ئەوەی کە خوێندومە سیرەکەم ئەوە نییە. ینی دکتۆر نەهرۆ کتێبێکی بەڕاستی زۆر کتێبێکی جوانە سوودەکانی گەندەڵی ئابووری مەلانە کەسێک ببینە بڵێ مە چییە ینی مە باسی چیەکە
گەندەڵی ئاوریە لەگەل لە وڵاتە گەندەڵیش نەبووایە على الأقل ینی غال لە هیچ باشترە گەندەڵیش نەبایە ئیش هەر نە ڕۆژ لە دام و دەستگاکانە هیچ پرۆژەیەک نەکرا و کاتەهارە و مافیا گەرایی باشە ینی سیرەکەی ئەو واقعە نییە بۆ چونکە تۆ ئەم پرسیاری تۆم بەرنامەی تۆ بەڕاستی زۆر شتێکی جوانە بەس بۆ ڕۆژهەڵاتی گڕگرتو نابێ ڕۆژهەڵاتی گڕگرتو کەمە لە اقتصاد داوای پێودرێ بۆ ڕۆژهەڵاتی کەس بە کەس ینی سێرگەی لە ئەوروپا بڕاکە وەکو ئێرە نیە هەر کەس هەبێ و مینبەرێکی بۆ خۆی بێ ینی مشکلەکە لە هەموو کەس مینبەرێکیە ئێسم بەیانی هەنی ئێستا قەناعەت کرد لێرا بچم بڵێم من پێغەمبەرم کۆمەڵی خەڵک دوامەکەوێت ینی ئەمە مەسەلە چییە مینبەر زۆر بە ئاسانی دەسەکەوێ باشە کۆمەڵی مینبەراتی با بڵین شکست خواردوش پێیا بووە کە تاسیرێکا سەر با بڵین هەموو فەقەرەکانی ئیشکردنە ژیانە پەروەردەکردنە کۆمەڵێشتا ینی زۆر ناخۆشە تۆ 27 ساڵەشی دوای سیرەکەی لەناو هەڵەیەکا ژیاوی کتێب ڕێخستن و تەرتیبی زانستی هەیە بۆ دانان و نووسین و وەرگێڕان و چاپکردن سێ یاسای نووسینی کتێب هەیە یەکەم چیرۆکی دووهەم مناڵان سێهەم معرفی و زانستی و دەشبێ ئاگداری ستانداری جیهانی بین لە دابشکردنی شێوازی پلانی نووسینی کتێب بۆ کەسێک نووسەر بێت وەک بەش و بابەت و لق و پەل و هەموو پەلێکیش بە دێڕێک مانای ئەو پەلە ببەخشێت تەنانەت دەبێ ڕەچاوی ڕەنگ زۆر بەباشی بکەین چونکە کتێبی ملەوەن زۆر سنڕاکێشترا کە ئەلوانیش بە یاسا و زانستی خۆی زۆر گرنگە بزانین کە چۆن دەخوێنینەوە کێشەکانی خوێندنەوە چین خوێندنەوەی خێرا چییە خوێندنەوەی وێنەیی و تەسویری چییە خوێندنەوە لە پێناوی ئامادەکردنی بەحس و بابەتە چۆنە بێت پێویستە بزانین مناڵی خوێنەر چۆنە بێت پرۆژە جیهانیەکان چین کە تایبەتن بە خوێندنەوەی مناڵان وەچی بخوێندنەوە لە ڤۆڵتێران پرسی کێ بەرەی بەشەری بەڕێوە بات و سەرکردایەتی بەشەریەتەکات وتی ئەوانەی کازان زۆر باش بخوێندنەوە خوێندنەوەیان زۆرە ئەوانە ئەتوانن سەرکردایەتی مرۆڤایەتی بکەن من کوڕزای قەراغای عتارم قەراغای عتار یەکەم کەس بووە کە لە سلەیمانەیە و بگرێت لە کوردستانیش یەکەم کتێبخانەی دروست کردو بە ناوی کتێبخانەوە و ئەوەی خەڵکی شار بێ قەرائەتخانەکەی قادراغای عتار ئیتر زۆر ناوبانگە بوو لە سابولکەران بووە کە ئیسا ڕوکنێکە و سەمونخانەیە لەوێ باپیرم ئەم کتێبخانەی داناوە من لە دەمی مام و باوکم و ئەوانەوە بیستومەکە باپیرم بە دوولەڕێ و بە گوێ درێژ و بە وڵاخەوانە چۆ بۆ ئەستەمبۆڵ باشە بۆ لای دەوڵەتی عوسمانی لەوێ جەریدەی چەند ساڵێ لەو پێشی کڕیوەتەوە ئاخۆ چەنگی پێچۆ تا هێناوێتەوە لێرە داینا و عینەکی داناوە چکە هەموو کەس نەیتوانێت چاویلکە بەکاربێنێ هەموو قیاسەکانیشی هەبووە خەڵک چۆ چاویلکەکەین کردووە لەگەڵ نووسینەکەیە ئۆکەی کە زانیوێتیم بۆ چۆ جەریدەی ئەو 2 ساڵ 3 ساڵ پێش ئەوەی خوێنەوەتەوە خوێنێتەوە هاتۆ پارەیە ینی بۆ ئەوەنگە فلسیاوە حەقی خوێندنەوە حەقی عینەکەی کە خوێنێتەوە خوێندنەوە لەم شارەیە بەم نەوعە بوو دروست بووە بەڵام ئیسە بۆ نمونەیەکی گەنج ئەسڵەن مشکلەکە وێ لەوانەیە چاوەڕێ نەکەم بەیانی لە ڕۆژنامەکەیە چی دەرەچێ شەو هەر بە ئەپلیکیشنێک بۆم هاتووە لە تەقینەوەیەک ڕوویا لە فڵان شوێن من چاوەڕێ ناکەم بەیانی جەریدێ بکڕم ئەم هەواڵم پێ بڵێ این بووە ئەمە لەوانەیە مەسلە زەمن بێ ینی کابرا هەواڵی 2 ساڵەوە پێشی خوێنەوەتەوە باپیرم بەلایەوە تازە بووە چکە نەیبیستووە بەڵام من ئیسە لە واشنگتۆن تەقینەوەیەگە بێت دوای چەند چرکەیەک من نەیبیستم ئەوەیە مەسلەی خوێندنەوەکە کتێبێکت خوێندۆتەوە لە ژیانتا کە لە نیوەی ئاوازی لێ هێنابێت یعنی تاقەت لەو جۆرە کتێبە نەبوو بێت یان بە قووت نەبوو بێ یان تەرجەمەکەی زۆر لاواز و زەعیف بوو بێت کە لە وڵاتی ئێمە لەو جۆرە تەرجەمانە زۆر زۆر بەڕاستی هیچ کتێبێکم کە دەست داوەتێ لە نیوەیە بەجێم نەهێشتووە نە بە گرفتی کاتەوە نەبوونی مەجالەوە یان لەبەر خراپی کوالیتی کتێبەکە یان لە بەر ئەوی ناوەڕۆکەکەیم بەدڵ نەبووە لەبەرەوەی من لە هەموو بوارەکانە ئەخوێنمەوە بۆی هەر کتێبێک کە دەستم ماوەتێ تا کۆتایی تەواوم کردو بۆی بە تەواوەتی لە بیر و بۆچوونی نووسەرەکەی یاوەرجێڕەکەی تێبگەم خوێندنەوە تەرکیز و بیرتیژی زۆر زیاد دەکات بەڵێ مامۆستا کتێب هەبووەکە بۆ شێوازە لە نیوەیە لە سەرەتا دەست پێکردنا هەستم پێکردووە کە سەرەکی مێشکم تەقەبولی ئەم بابەتە ناکە زۆر حەز ناکەم بیگەڕم بۆ خودی کتێبەکە بەڵام ئەگەری هەیە لەو کاتەیە من بۆ کتێبم نەخوارد بێ بەڕاستی مێشکمانە بوو بێت یا بابەتەکەی قورس بوو بێت هەست ناکەی تەرجەمەی کوردی یعنی بەشێکی لاوازە ینی کە کتێب تەرجەما کرێ بۆ کوردی
جارەوە تەرجەمەکە باش نییە مامۆستا ڕێنووسێکی ستانداردمان ینی هەیە بەس وەرگێڕەکانمان ئیش لەسەر بابەتە ناکەن زۆر ئەگنا هەیە بزەبێت بەڵام ئەو قسێکە جەنابتان ئەفەرمون یەکە لە هۆکارەکان کە خەڵکمان وەبێت لە کاتی خوێندنەوەیە کتێب هەبووە کە لە ژیانتا لە ڕووی فکریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە گۆڕانکاریەکی ئەوەنە قوڵی لە توا بەجێ هێڵابێت تۆی گۆڕی بێت بەڵێ زۆربەی کتێبەکان کە ئەی خوێنمەوە بە شێوەیەکی ڕاگوزەر وەکو جەریدە و هەواڵی ڕۆژانە نایخوێنمەوە وا ئەی خوێنمەوە کە بە تاوەتی لی تێبگەم ئەوەی کە بە کەڵکم بێ لە ژیانە سوودی لێ بینم و ئەوشی کە بزانم زیانی بۆم هەیە لی دوورکەومەوە. چۆن هانی مناڵەکان تەدەی لە سەر خوێندنەوە چیان پێڵی چیەکەی هۆکارەکان چین بۆ ئەوی کە هانیان بدەی لەسەرەوەی کە کتێبێک یا چەند کتێبە بخوێنەوە؟ من بەر لەوەی یەکە مناڵیشمان لە دایک بێت کتێبم بۆ کڕی بوون دام نابوون و لەو ڕۆژەشی لە دایک بوون زۆرترین شت لە جیاتی یاری و جلوبەرگ و ئەم شتانە هەر سەفەرێکیشم کە کردی بێ زۆرترین هەدیە کە بۆم هێناونەتەوە کتێب بووە و لە مناڵیشەوە هەموو شوێ دانیشتم چیرۆکم بۆ خوێنونەتەوە ئێستا ئەگەر شوێک من ماندوو بم نەتوانم هێزم تیانە بێ ئەوان وازم لێ ناهێنن داوای ئەوم لێکەن کە کتێب بۆیان بخوێنمەوە و خۆشیان بە بەردەوامی کتێب خوێنەوە و تەنانەت پێشبڕکێش ئەکەن و لەم ماوەی هەر خۆشیان لە بینی خۆیانە پێشبڕکێکیان ڕێخست بوو یەکی وتارێک و وەکو چیرۆکێکیان نووسی بوو لە ئەزمموی ئەو کتێبانەی کە خوێندبوویان. بابەتێکی زۆر تایبەتە ئەویش ئەوەیە کە هەر کەسێک تەطبیقیکە لە ماڵەوە ئەنی هەستەکەی کۆمەڵگەیەکی وشیار و خوێنە دەرەچێت کە عادەتەن ئیسفادە لەو کەسان نەکرێت کە کەسانی خوێنەرن. ڕاستەکەی من خێزانم ڕاستە دەرچوو پەیمانگاوی کۆمپیوتەر بۆ بەڵام حەزی زۆر لە کتێب نەبووە بەڵام بە پلانی ئەوەی کە سەرەتا کۆمەڵی کتێب لەسەر خانمان و لەسەر بەم بابەتانە سێرەکەی حەزی بۆ کۆمەڵی کتێب ینی حەزی بۆ لە خوێندنەوە چوە ئێستا الحەمدولله خوێنەرێکی باشە کتێبی زۆر باش ئەخوێنێتەوە یەکی لە کتێبان کە ئێستا حالێن لە بەردەستایەتی 1001 شەوەیە کە دوو مجەڵەدی زۆر گەورەیە بۆ مناڵەکانم بە فەزلی خۆی گەورە پلانی تایبەتم خۆم خاوەنی کتێبخانەیەکم الحەمدولله لە ماڵەوە دامناوە کە گەیشتنە ئاستی ئەوەی کە ینی هینیان هەبێت یەکی بەشی بچووکیان بۆ دروستکەم لە کتێبخانەکە ئەمە هیتۆی ئەمە هیتۆیە ڕۆژنامە و گۆڤاری بچووکی مناڵانیان بۆ تێکەم و ببنە خاوەنددارێتی کتێبخانەکە و خۆشەویستیان بۆ کتێب زیاد بێت چون بۆ خۆم واکراوە. ئاخرین کتێب کە خوێندوتەوە چییە؟ چ کتێبێکە؟ آخر کتێب کە خوێنمەوە کتێبێک بوو لەسەر دیکتاتۆری ڕێگ و ڕیشەکانی دیکتاتۆری کتێبێکە لە هەموو فەیلسوفەکانەوە پیای هاتووە ڕێگی دیکتاتۆری لە چ فکرێکایە ئەو کتێبە بوو کە خوێنمەوە ناوەکەین بە دیقەت بیر نایە تەرجەمەی فارسی کراوە بە فارسی خوێنمەوە ئەوە لە ڕاست بێشە فەسڵێکشم ماوە لەو کتێبە بە تەواوی تەواو نەکردوم. ئاخیر کتێبم کە بیرم ماوە خوێندومەتەوە من لە ستۆدیۆیەکی شمانەکەێت لەگەڵ خوێندکارێکی لەگەڵ هاوڕێکی ئازیزمان کە لە ستۆدیۆی یەکێتی نابینان ئیشمە کردووە کتێبمان ڕیکۆرد دەکرد بۆ نابیناکان. ئاخرین کتێب کە خوێندومەتەوە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنێ وحشەکانی ئەمازۆن کە یەکێکە لە ئەتوانم بڵێم کتێبە زۆر 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 جوانەکان زۆر زۆر چێژ ئەدات. ئاخرین کتێب کە خوێندومەتەوە ئەوەی ئەگەرچی من باسی زانکۆت کرد من دەرچووی زمانی ئینگلیزیم بەڵام ڕاستی خۆشەویستیم بۆ زمانی کوردی کەمتر وای لێ کردوم کتێبی ئینگلیزی بخوێنمەوە ئەگەر چ ڕەنگەوە بەنسبەت سپۆڕ یەکەمەوە کە زمانی ئینگلیزیە خەلەل بێ بەڵام حەزی خۆمەوە بوو. کاروانی ژیانم دکتۆر مستەفا ئیبراهیم زەڵمی هەزار ڕەحمەتی لێبێت یەکێکە لەو کتێبانەی کە زۆر زۆر تامەزرۆیم دووزارم خوێنەوەتەوە و بەڕاستی پەندی زۆر زۆر باشم لێ وەرگرتووە مرۆڤێکە لە مێژووی کورتە لەواتێ لە بەم نزیکانە دووبارە نەبێتەوە زۆر زەحمەتە. ئەبوو عوسمانی جاحێز یەکێکە لە گەورەزانە بلیمەتەکانی زمان و ئەدەبی عەرەبی لە ساڵی 1950 کۆچیا لەدایک بووە لە شاری بەسڕی عێراق لە 255 کۆچیا کۆچی دوایی کردووە هاوسەردەمی 12 خەلیفەیە لە خەلیفەکانی عەباسی و 90 ساڵێک ژیاوە هەر بە مناڵی دەستی بە خوێندنی قورئان و زانستەکان و بنەماکانی زمانی عەرەبی کردووە لە دواییە دێتە بەغدا کە پایتەختی دەوڵەتی عەباسی بووە و دەبێتە لێپرسراوی دیوانی نامەکانی خەلیفەکانی عەباسیەکان کە دەیان ناردن بۆ خەلیفە و دەسەڵاتدارانی دنیا پرسیاریان لە ئەبولعەینە کرد چ شتێک جاحێزی زۆر ناوازە و جوان کردووە و ئەو زانستانە چین کە جاحێز زۆر باش دەیزانین ئەبولعەینە وتی ئەی هاوار جاحێز چ زانستێکی زۆر باش نازانی ئەو مەلەوانی هەمویان بوو مؤرخی بەناوبانگ یاقوتی حەمەوی دەڵێت
دەربارەی هیچ کەسێک نەمبیستووە و نەشم بینیوە هیچ کەسێ بە ئەندازەی جاحیز خۆشەویستی بۆ کتێب هەبوو بێت و شارەزای زانستەکان بوو بێت چونکە جاحیز هەرچی کتێبێکی بەدەستەوە بوایە دای نەئەنا هەتا هەر هەمووی دەخوێندەوە ئەو کتێبەش هەرچی بوایە جاحیز پارە و سامانی نەبوو هەژار بوو نەیەتوانی کتێب بکڕێت دەچوو دەبوو بە حرەسی کتێبخانە و کتێب فرۆشەکان لە دوکانەکانە واتە لە شەواندا شەو هەتا بەیانی ناخەوت و لە جیاتی کرێی حرەسانە بە خۆڕایی کتێبێ خوێندەوە ئەوە کرێکەی بوو جاحیز ئەوەندە زیرەک بووە وەک کامێرا و تەسویر بە سیرکردنی نووسرا و کتێبەکان هەمووی دەچوە زاکیرە و مێشکی و لەبەریە کرد کە دیارە ئەوە خەسڵەت و سیفەتی مبدعینە و بلیمەتە گەورەکان بەو جۆرەن ناویان بیرەچێتەوە هەتا جارێکیان ناوی کوڕەکەی بیرەچێتەوە کە ناوی عوسمان بووە 3 ڕۆژ بیری ناکەوێتەوە بە خێزانەکەی ئەڵێت ئەرێ ژنەکە کونیەکەی من چی بوو ژنەکەی پێیوت ئەوە چیتە ئەبوو عوسمان اینجا جاحیز وتی بەڵێ عوسمان جاحیز 360 کتێبی نووسیوە گرنگترینیان البەیان والتەبیینە هەروەها کتێبی الحەیوان زۆرترین بڵاوبوونەوەی هەیە لەگەڵ کتێبی البوخەلا کتێبی البوخەلا کە باس و چیرۆکی ڕەزیل و پیسکەکانە کتێبێکی کۆمەڵایەتی مێژوویی ڕۆشنبیریە و باسوخواسی نەریت و عاداتی خەڵکی زۆرتیایە جاحیز لە کۆتایی تەمەنیا تووشی شەلل بوو بەو جۆرەش لە بەردەم کتێبخانە گەورەکەی ماڵەکەیە بەردەوام دانیشت و کتێبی خوێندەوە هەتا لە تەمەنینەوە ساڵیە لە بەردەم کتێبخانەکەیە کتێبخانەکە بەڕووا کەوت و وەفاتی کرد لە ژێریا بوو بە دەفین الکوتب لە ژێر کتێبخانەکەیە کۆتایی بەشیانی هات ئەڵلقەیەک بەس نییە بۆ ئەوەی کە گرنگی خوێندنەوە تەواو بکەین و ئیتر هەموو شتێکمان وتبێت کۆمەڵاڵقەیەکی تریشمانەوێت بەڵام لە کاتی جیاوازە دێنەوە خزمەتان تاوەکو گرنگی خوێندنەوە پێشکەش بێ بەڕێز و خۆشەویست بکرێت و بێتە دیاردە خوێندنەوە جارێکتر بگەڕێتەوە ناومان وەوەکو وڵاتە پێشکەوتوەکان گەنجەکانمان هەمیشە کتێبیان بەدەستەوە بێت و لە هەموو شوێنەکە کتێب بەدەستی خەڵکی ئەم نیشتیمانەوە ببێنرێت تا ئەڵلقەیەکتر و بێگەشتنەوەکتر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ